لە ڕوانگەی زانستی و پزیشکیەوە گەر پێناسەیەکی ئینفێرتیڵەتی بە شێوەیەکی زانستی یاخود نەزۆکی بکەین پێناسەکە چییە بێ؟ ئایا هەموو دواکەوتنێکی دووگیانی بە نەزۆکیدا ئەندرێ کەی پێویستە بە خێزانێک بوترێ تۆ کاتی ئەوە هاتووە کە سەردانی دکتۆر بکەیت و چارەسەر وەربگری بۆ نەزۆکیەکە و بۆ مناڵ نەبوونەکەت. سوپاس لە بەخوای گەورە کەوە دڵمان خۆشە کوردستان ئاوەدانە میهرەبانی خەم و ئازاری هەمووان هەردەگریتن لە کوردستان ڕۆژئاوا و ڕۆژهەڵات هەریەکە کوردستانمان هەریەک پارچەیە دڵخۆشین کەوە بتانین خزمەتێکی نەوعی کورد و کوردستان بکەین. ئینفێرتیلیتی واتە نەزۆکی. نەزۆکی بەچێ دەرێن نەزۆک؟ ئەگەر کچ و کوڕێک هاوسەرگیری بکەن پاش ئەوەی 1 ساڵ بەیەکەوە ژیان ئەو وەختی پیان دەرێن پاش 1 ساڵی کە 1 ساڵ لەسەر مودەی زەواجیان بەیەکەوە ژیان لە 1 سەقفیدا بەیەکەوە ژیان دووجیان نەبوو ئافرەتەکە ئەو کاتی پێ دەرێن نەزۆکی کە نەزۆکی دوو جۆری هەیە نەزۆکی پرایمەری هەیە و سێکندەری هەیە. پرایمەری ئەوەیە کە هەر لە بدایەتەوە نەزۆک بیتن، سێکندەری ئەوەیە منداڵێکیان دەبیتن یان دوانیان دەبی دوای پاش فترێکی دیسانەکە منداڵیان نابیتن. بەڵام ئەگەر بێن نەزۆکی تەمەشای بکەین لە زانستی پزیشکی بە نەخۆشی دادەنرێتن. نەخۆشیە یعنی چارەسەری هەیە وەکو هەر نەخۆشی چیتکە کاتێکە بۆ نەخۆشی بەڵام ئەو پێناسی ئەو نەخۆشیەی لە ڕووی کۆمەڵایەتی جیاوازە و ئەو نەخۆشیە لە ڕووی زانستی دینیشەوە جیاوازە. لۆ نمونە نەخۆش لە مانجی ڕەمەزان بە ڕۆژی نابیتن، دەتانی بە ڕۆژی نەبیتن عوزری هەیە، بەڵام بە کەسی نەزۆک نارێنە تو عوزرت هەیە بە ڕۆژی مەبە. کەواتە یعنی ئەو پێناسەی لە ڕووی ئاینیەوە فەرقی هەیە. یعنی دوایەکە نەزۆکی شتێکمانێ پێ دەڵێن سیندرۆم. سیندرۆم یعنی کۆمەڵک نەخۆشی لە یەک کەسی. بەڵام ئینفێرتیلیتی نەخۆشیەکە لە کۆمەڵک کەسی عکسی سیندرۆمیە. یعنی هەم کوڕەکە هەم کچەکە هەم خەزور و خەسووی هەم لە خەسوور و خەزووری کوڕەکەوی کچەکەی یعنی سێ بنەماڵە جاری وا هەیە 5 ماڵی خوشتی ماڵی براشی هەموو خەمی ئەو کێشەیتیان. یعنی لۆیەکە ئەگەر برێن عکسی سیندرۆمیە یعنی نەخۆشەکە لە ناو کۆمەڵە کەسێکیدا دەبیتن. هۆکاری زۆرە دکتۆرە بەڕێزەکان باسی دەکەن بەڵام گرینگە ئەمە کوو تەمەشا نەزۆکی بکەین. لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێویستە هۆشیاری کۆمەلگا زیاد ببیتن کاتێک مراعاتی دەرونی ئەو کەسانە بکەین چونکە جاری وا هەیە هەر ئەو نەخۆشیە جگە لەوەی کە منداڵیان نابیتن دەبیتە هۆی ئەوەی کە دابڕانیان لە کۆمەڵگا. ئەتوانین بڵین نەزۆکی هۆکارەکەی لە مێشکایە نەک تەنیا لە جەستە و لە لاشەیە جاری وایە سترێس و دەرونی مەشهدێکی دەجێڕمەوە یعنی دەمەوێتن هۆشیاری خەڵکی ژن و پیاوەک تەلەڤیزۆنیان کڕی بوون چوو بوونە ماڵیان گوتیان بەداک و باب گەورە بیتن یعنی تعلیقەشان لێدا بوون على ئەساس منداریان نییە. ئیدی ئەوان لەوانە هەر بە بابی سوحبەتەوە گوتبیان بەڵام پاش ئەو حادیسەیە ئەو ئافرەتەیە 2 ڕۆژان بەس گریا بوو خەفەتی لێ خواردبوو یعنی هەستی بە نەقس کردبوو. لۆیەکە لەو پانێڵانەوە دەڵێنە هەمووان ئەوانەی کە خوای گەورە تاقی دەکەنەوە ئەسڵەن هەدیەیە. خوای گەورە دەیداتە کەسێکی شرد نییە خۆش بێتن. داکمان عائیشە منداڵی نەبووە هەر منداڵی نەبووە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کوڕی لەبۆ نەمایە یعنی کوڕەکانی بە بچووکی وەفاتیان کردیە. لۆیەکە بوونی منداڵ معنای ئەوە نییە ئەو کەسەیە براوەی قیامەتەیە یان نەبوونی منداڵ یعنی ئەو کەسەیە خراپە و ماری وێرانە. یعنی ئەوە نەزڕەی تەمەشا بکەین ئینفێرتیلیتی دیاری دەکە دەبی بە هەمومان هاریکار ببین نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئەوڕۆ ئەو پانێڵەی ساز دەکا ئامادەباشی دەکەین لە بۆ دانان و بەردی بناغی ئینفێرتیلیتی سنتەر بتانین بەشێکی گەورەی تێدا بکەینەوە بە پشتیوانی خوای گەورە هەم لە بۆ پیاوان هەم لە بۆ ئافرەتان چونکە هەردوو هۆکارەکان هەوڵ بدەین چارەسەر بکەین و ئومێدی سەرکەوتو لە بۆ هەمووان دەخوازم خوای گەورە لە هەمووان قبول بکاتن ئەو هەوڵ و کۆشەیە و خوای گەورە سەربەرزمان بکە هەموومان بە منداری ساڵحی چاک پێمان ببەخشیتن و دڵخۆشبین لەو دنیاە کورتەی تاوەکو بەهشتەی نەبراوە بەدەست بینین.
میهرەبانی دڵسۆزی و لێزانی